کورد لە کو دەرێبن مخابن ئاوێ زێدە خەرج دکەن خەرجکردنە ئاوێ نە دین قبول دکە نەژی دنیا تەنێلخوا نەفکرن بەلکی ئاوا تە هەبە لێ دوێت و ژبیر نەکی ئاوا کو تو زێدە مەسرەف دکی خەلکەکی دن تی و بێ ئاف دەهێلە ژبیر نەکن بهتری 2 ملیار کەس لە جیهانێ ئاوا ڤەخواردنێ بەدەستوان ناکەوە زیاتر لە نیوەی مرۆڤەکان لە نێو شارەکاندا دەژین بەڵام پێشبینی دەکرێت تاوەکو ساڵی 2050 168 نزیکەی 8 ملیار کەسی جیهان لە نێو شارەکاندا بژین ئەوەش یەکێکە لە گەورەترین مەترسیەکانی زانایان لەسەر داهاتووی ئاوی هەسارەی زەوی. کوردستان پڕە لە سەرچاوی ئاوی سازگار و شیرین بە فێڕۆدان خەریکە و سەرچاوانەمان ناهێڵێ با هەمومان بەشدار بین لە پاراستنی ئاو بە فێڕۆنەدان. ئەزانم هەرێما کوردستانê gelekî beriya bajara Hewston ev biryara derxistine lê xelk weke pêdivî pabend wekê nîne ku berderiyên xwe neşûn yan jî otomobîlên xwe neşûn. Ez zanim baxçe, otomobil û berderiyên malên hewa bi hewa gelek giring in. Lê nûke xelkê û mirovan pêwîstî bi avê heye. Ji ber ew yekê zehê nekin. کەمبوونەوەی ئاستی ئاوی ژێرزەوی و کەمی بارانبارین وای کردووە ئەو کانی و سەرچاوانەی ئاو کە دەیان ساڵە سەرچاوی ئاوی خواردنەوەی خەڵکی باشووری کوردستانن وشک ببن. نەبوونی سیاسەتی تۆکمە و ڕوون بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی ئاو یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی بەردەوامبوونی قەیرانەکە. ئەمە دیمەنێکی ناخەژێن و بێزارکەرە ڕق و وشکەڵاتنی بنکی ڕووبارەکانی عێراقە ڕۆژانێکی سەخت بەڕێون جاران ئێران 7 ملیار مەترسێجا ئاوێ نارد ئێستا هیچ نانێرێت. تووشیا تەنیا لە 120 ئاوە دەنێرێت کە جارانەی نارد. ئێرە وڵاتی دوو ڕووبار بوو نیشتیمانی ئاوی شیرین و زەوی بەپیت بوو بەڵام جووچارێک پێی وتین بەشی دەستنوێژێکیش ئاومان نییە چجا ئەوەی کشت و کاڵی پێ بکەین. لەم وڵاتە لە هەر 5 مناڵێک سیانیان ئاوی شیرینیان نییە بیخۆنەوە لەبەر خاتری مناڵەکانمان ئاو بە فیڕۆمەدەن. لە گۆری ئامارێ نەتەبەین یەکگرتی نەها 2.5 ئاوا پاقش و بکێری ڤەخواردنê were li ser erdê maye. Pêwîstiya salane niha ya bo ava vexwarinê ku 9 milyar e pêşbînî dikin ku hetanî sala 2030 ev rêje hetanî 100 milyaran bilim bibe. Ji wî aliyê Astralya heta ku digiha welatên Amerîkaya Başûr doran dora cîhanê hişke saliyeke dijwar heye. Kamberaya paytexta Astralya rastî hişke saliyeke dijwar hatiye nizîke ji xirabtirîn rewşê. Hinek welatên din hene weke Iraq û Sûriye ku pirsgirêka wan ya kêmiya avê heye. Her ku diçe ev pirsgirêk jî mezintir dibe. Lewma herkes ji me li gorî xwe avê bi kar bîne û avê xesar neke. نەمانی ئاوی ژێرزەوی مەترسیەکانی بوون بە بیابان دروستەکە. ئەم خۆڵبارینەی ئێستا کە ڕووی کردۆتە ناوچەکانی عێراق وەرێمی کوردستان بەهۆی نەبارینی بارانەوەیە. بەهۆی نەمبوونی ئاوەوەیە. گەورەترین کێشە ڕوو لە مرۆڤایەتیەکە نەمانی ئاوە. لەبەرەوە گرنگیدان بە ئاو بەکارهێنانی ئاو بە شێوازێکی زانستی پاراستنی ئایندەیەشکە و ئاوە سەروەتێکی نیشتیمانیە دەبێ بۆ نەوەکانی ئایندەمان پارێزگاری لێ بکەین. گرنگیدان بە ئاو دەستگرتن بە ئاوە بە فیڕۆنەدانی ئاو کارێکی نیشتیمانی و نەتەوەیەکی بەرامبەر بە خاک و نەتەوەکە. ئاو جافکانیەکە سەرەکە یا ژیانامەیە. بێ ئاو ئەم نikarin bijîn ji bo vê jî divê em destê xwe lê bigirin û wê çavkaniya jiyanê biparêzin. با ئێمە بچینە نێو دنیای وەرزشەوە ئەو یاریگایانەی کە دەچینێ و تێیدا چێژ وەردەگرین و سەوز دەچنەوە بێگومان بەهۆی ئاوەوەی. وەرزشوانەکان کاتێک ماندوو دەبن و ڕکابەرایەتی دەکەن یەکەم شت بۆ حەوانەوە کە پەنای بۆ دەبن ئاوە دووەم شت کە بۆ پشووەرگرتن پەنای بۆ دەبن هەر ئاوە کەواتە ئاو سەرچاوی ژیانە تۆش بە فیڕۆی مەدە تکایە تۆش ئاو بە فیڕۆمەدە. ئاو واتە ژیان و ئاوەدانی با پێکەوە بۆ خۆمان و نەوەکانی داهات و بیپارێزین و بە فیڕۆی نەدەین. پاراستنی ئاو پاراستنی ژیانە. ئاوێ خەسار نەکە. لەومە دەست بۆ ئاوێ بە بگرن ئاوێ خەسار ناکەن. کە خۆت یا دەم و چاوت بە واسواسی ئەشۆی ئاوەکە بەرمەیەرەوە تا تەواوە بێ. وەختێ دانەشۆی بەلوعەکە بگرەوە تا فڵچەکە تەفتیشی ناو دەمودانە دەکە کە جلو و قاپ و هەر شتێگە شۆی ئیحتیرامی ئاو بگرە مەهێڵە تا تەواوە بێ هەروە بڕوە لە بوتڵێکە ئاوە خۆیتەوە قومێکی لێمەیە ئاوی تری فڕێیەی وا مەکە
کە ئاو نەما خۆشی و ژیان و ئاوەدانیش نامێت.